تا چ ڕادەیەک ئەندام لە گروپەکە حەساوەیە، تا چ ڕادەیەک ئەو ئەندامە هەست بە ئەمانەکە لە ناو ئێمەیە، ئەمە مەطلوب، ئەمە مهم، ئەمە قیاسە. تا چ ڕادەیەک ئەم گروپە هیوا ئاواتەکانی ئەم ئەندامە دێنێتە دی، یعنی ئەم ئەندامە چەند بە ئومێدە کە ئەم گروپە، ئەم ڕێکخراوە، ئەم ڕەوتە، ئەم جەمعیەتە، ئەم حیزبە هیوا ئاواتەکانی بێنێتە دی. ئەمەش قیاسە. حتا زۆر باوەڕی بەوە هەبێت کە بەڵێ ئەیهێنێتە دی، پلانی بۆ داناوە، استراتیجەتێکی داناوە، ئێمە ئەڵێن ئەم بەلاغی دینیە، ئەم وعیە، ئەم بنەما فیکریانەمان ڕوون کردوتو، دوای خیتابێکی سیاسی لەسەر دروست دەکەین، تەزکیەی نەفسمان، پەروەردەکاریمان، کۆمەڵکاریمان، دیاریکردنیمان هەج و دیاریکردنی ڕێباز و ئامانجمان تا 2010 سەد کەس پێکەوە نین، دوایی مژدەکە بگەێنینەوە بە کوردستان، زەمینە فکرەکەش لەوێ دروستکەین، هەوڵی لەسەر بدەین کە کابرا سەیرەکە ئێمە پلانێکمان داناوە بۆ 100 کەس، 100 کەسەکەش ڕاتە پێش و فعلا لە دەور و بەرەو خەڵکانێکە هەیە، شەرتیش نییە ئەو بزانێ خۆم 100 کەسە جارێ چێزە ئەم 100 کەسە هەیە یان نییە، چێزانە 100 کەسەکە چێن، کەس ناکی قوچەکی تەماشایەکەم وەکو لولەیەکی گوڵە بە ڕۆژە لەسەرەوە کلکەکەیم گرتووە، من لەسەرەوە سەیرێکە هەموو ئەترافەکانی ترە بینم، بەڵام تۆ نایبین. لەبەرەوە ضروریە ئەم ئەندامە وەختێک کە هەست بەوە ئەکا، ئەنجا هەستیش پێکە سنووردارە یا توانای داهێنانی هەیە. ئەگەر سنووردار بوو ئەو حیزبێکە لە مستەلەحی سیاسی و فکریا پێڵن تۆتالیتاری، حیزبێکە خستێتی قاڵبێکە و نایڵێ لەوە دەرچێت، ئەو حیزبانەش زوو هەرس دێنن، کابرا لەگەڵ یابێت تا 5-6 ساڵ دوایی بێزارە بێت لەو قاڵبە ئاسنینانە. لەبەرەوە زۆر ضروریە دیسان ڕێگای بدەین توانای داهێنانی هەبێت، ئازادی داهێنانی هەیە، ئەوەش ضروری، چونکە خاڵێکی جەوهەریە کە بزانین سێ قیاسدا بنین، بزانین ئەم جەماعەتە چۆن چۆتە پێش و ئەم ئەندامە تا چ ڕادەیەک لە گروپەکەی حەساوێت، تا چ ڕادەیەک هەستی بە ئەمان کردو، ئەم ئەندامە تا چ ڕادەیەک هیوا ئاواتی ئەم شخصە دێنێتە دی. با بڵێن بە شێوەیەکی تر کە زۆر جار لە علمی ئیدارەیە ئەیڵێنەوە یان لە علمی اجتیماعی سیاسی ئەیڵێنەوە، هەدەفی ئەم ئەندامە و هەدەفی کۆمەڵەکە بووە بە یەک یان نە. ئەگەر هاتو ئەندام هەستی پێکرد کە ئەو هەدەفەی من مەبەستمە بەم کۆمەڵە دێتە دی، ئەم کۆمەڵەش کەوتی ئەو هەدەفەی کە هەمانە بەدەستە جەمعی دامان ناوە بەم ئەندامانە دێتە دی، ئەوە جەماعەتەکە سەرکەوتوو. ئەنجا ڕێگاش بدەین بەوە کەوابوو ئەنجا ئەندامەکان زیاتر چست و چالاکە بن ئەگەر ئەندامەکە جێوڕێی خۆی زانی، سەلاحێتی خۆی زانی، سنووری خۆی زانی، کە ئەوە بێ ئێمە ئەم ساڵ دیاریکەین، ئەڵێن ئەم برا بەڕێزە هاودینە لە دەستەیەکە ئیشەکە، هاوبیرێک بەرپرسێتی، ڕەبتن هەمووی بە پەلێکەوە، ئەم پەلە لەسەری هاوڕێیەکەی بابەڕێوە، عەدەدیان ئەوەندەیە، سەلاحێتیان ئەوەندەیە، ئاستیان ئەوەندەیە، منهەجیان ئاوایە، سنووریان ئاوایە. ئەگەر ئێمە ئەمانەمان بۆ دیاریکردن ئەندامەکان چست و چالاکترە بن، بۆیە ضروری ئەوەش دیاری بکەین. دیسان ئەندام وەختێ چست و چالاکترە بێ ئەگەر هەستی برایەتی و متمانە لە نێوانی ئەم و ئەندامەکانی تر و کۆڕەکەیە یان ڕێکخراوەکەیە حیزبەکەیە هەبوو. ئەگەر ئەو متمانەیە لە نێوانی یەکترا هەبوو، برایەتی و خۆشەویستێکی وەها هەبوو، بە تەکید ئەو کاتە وزایان باشترە خەنەگەڕ و چست و چالاکترە بێت. هەروەها ئەگەر ئەندام هەستی پێکرد کە پێداویستەکانی دێنە دی، پێداویستی ڕوحیە، پێداویستی جەستەییە، پێداویستی دەرونیە، هەر پێداویستێکی تری کە هەیە هەست پێ بکات کە ئەم جەماعەتە هاوکاریە بن لە هاتنەدی پێداویستەکان و پڕکردنەوە. تا چ ڕادێک ئەم ئامانجانە هاوبەشن و دێنە دی. ئەمجا لە ناو ئەم جەماعەتەیە ئایا خەت و تەکەتولات هەیە یان مەرکەزیە؟ هەر حیزب و جەماعەتێک کە هەستی بە تەکەتولات کرد لە ناو حیزبەکەی خۆیان، ئەندامەکان دڵیان سار دەبێت. لەبەرەوە هەست پێەکە تۆ ڕەنجە دەی بەڵام خێتە کیسەیەکی دڕاوەوە. کابرا سەیرەکەی کابرای نەهزە ساڵانێکی زۆر توولانی 30 دانە ساڵی ڕەبەقە ئیشی تەنزیمیە بابەڕێەوە، 30 ساڵە
ڕێکخراوێکی لەسەر ئەساسی حیزبی ئیداری مرکزی تربەوی پەروەردە بووە. ئێستا لە بەردەستی مامۆستا عەلی باپیرە سەیرەکەی 5 کەس بووە بە ئەندامی مەکتەبی سیاسی لە لای مامۆستا عەلی باپیرەوە، هەر 5یان کۆکەیتەوە ناکاتە علمی یان سەقافەتی یان توانای ڕێخستن و قسەزانی و فەهمی سیاسی مامۆستا دارا بۆ نمونە کە ئەندام مەکتەب سیاسیش نییە لە نەهزەکانە. لە کاک عەبدولستار بەقەدر کە مامۆستا دارا توانایە، چکە مامۆستا دارا مامۆستای مەعهەد بوو، دەیانی وەک مامۆستا عەبدولستاری پێگەیاندوو. لە کاتێکا مامۆستا عەبدولستار کاک عەبدولستار مەسئولی شورایە و ئەندامی مەکتەب سیاسیە، مامۆستا دارا وەزیریش بووە، جگەلەوەی کە ئەندام مەکتەب سیاسیش بووە لە بزوتنەوەکانی پێشووتریشە، توانا و قابلیت و قسەکردن و لەباقەت و چوونە ناو مەجلیس و کۆڕ و وەفد و بۆ پەرلەمان بۆ وەزارەت بۆ وەفد بۆ کاری ژێرزەمینی بۆ تەنزیم بۆ سڕی بۆ ئەمنی بۆ واجهات بۆ هەموو هێشێ بالمقابل لەبەر هەبوونی ئەو خەت و تەکەتولە کاک عەبدولستار بووە بە مەسئولی ئەو. تۆفیق ئیمام کەریم دە ئەوەندەی کاک فاروقی کۆکۆیی بەتوانە و بە قابلیەتە. کاک تۆفیق چاو بنوقێنە ئەتوانە مەقالەیە بنووسێ، بەڵام کاک فاروق بە 2 ڕۆژیش دانیشە ناتوانە مەقالەیە بنووسێ، پێشتر هیچی نەنووسیوە، ئێستا ئەویان تەلەڤیزیۆنە با بەڕێوە، بەڵام کاک تۆفیق هیچ شتێ نابا بەڕێوە. فەرقەکان لێرە ئەو تەکەتولاتانە کە دروستە بێتەوە کابرای نەهزە هەتا ئەم شتانە بینێ. ئەنجا ئەوەش بزانن هەندێک شت هەیە ئێمەمانان هەستی پێکەین و لەگەڵ سەرانی نەهزەکانیش. تۆ لە هەر وەختێکا کە ئەبینی مامۆستا عەلی باپیر استقبالی یەکێکی کرد، مامۆستا عەلی باپیر چوو بۆ فڵان شوێن، سەیرەکەی 3 جامانە بەسەری لەگەڵایە. مامۆستا عەبدوڕەحمان کە خەڵکی لای عەشائیر السەبعەیە، مامۆستا حەسەن بابەکر، کاک عەبدولستار، جاری واشەی مامۆستا نازم، ئەمانەی لەگەڵایە. ئیتر خۆ تۆ کەم جارە بینی کاک ئارامی لەگەڵ یا کاک تۆفیقی لەگەڵ؟ ئەگەر هەبوو ئەفەندێک ئەوەم کاک محەممەد حەکیمە. مامۆستا عەلی باپیر دێتە دەرەوە سەیرەکەی محی ئەشێ مەسئولی عەلاقاتی لەگەڵا بێت، بەڵام مەسئول عەلاقاتەکەی هی نەهزەیە، بۆیە کە پێشیان وت کە ئەو کاتی هاتە دەرەوە با مەسئول عەلاقاتەکە لە خزمەتتا بێ، وتی نا پێویست ناکە. لەبەرەوە وەختێک ئینسان هەست بە تەکەتولەکە کە دڵی پێی خۆش نابێت، چونکە ئەزانێ ڕەنجەکان ێچەتە کیسەیەکی دڕاوە، ئەگەر پێویستی بە حیزبەکە نەما وازیان لێ دێنێ. بۆیە کابرا لە دەرەوە لە ئەوروپا زۆرتر واز لە کۆمەڵ دێن، کۆمەڵ هەموو نوع حڕیەتێکی لە دەرەوە هەیە، بۆیە ئێستا لانی کەم 2-3 مؤتەمەری بگرتە. کۆمەڵ لە 2001ەوە تەشکیل بووە، 2001 ئەوە سە بۆ 2011 چینەوە، ینی ئەو 8-9 ساڵە دروست بووە، لەم 8-9 ساڵەیە باید 2 مؤتەمەر بگرێت لە هەموو ئەوروپای، بەڵام هەمومان هەست پێکەین چەند دێنەوە دواوە. چێ هەیە ئێستا لەم ئۆسلۆیە بڵێ وەڵام من کۆمەڵم، یا لە نەرویجە یا لە بەریتانیا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دێتەوە یەک، زیاتر ئەندامی تری لێ بێت. چکە کابرا سەیرەکە کاک مشیر بەعسیەکی کۆنە و مەسئولی مەکتەبە و لاف و گەزافێ لێدا و ئەڵێ وەڵام ئەوان ناوچەوانی بەهمەن پێنجوێنی ماچەکەم لە بەروێ ڕاپۆرتی لەسەر ئێوە نووسیوە، ئێمە لەسەر یەکەوێ. کابرای نەهزە چ مەجبورە بڕاتە بەردەستی کابرایە کە بەعسی بووە. ئەنجا ئەمیان بۆچی ئەوەندە تەنازولەکە لەبەر خاترێ بێ بە ئەندام پەرلەمان، بۆ ئەوی تریان منافسی ئەوەندەی تر ئەوی دەکات. لەبەر دائیمە تەکەتولات و ئەو جۆرە شتانە وا ئەکە ئەندامەکان چست و چالاک نەمێن. بۆچی ئەم تەکەتولاتانە دروستە بن؟ یا دیکتاتۆریەتی قیادەیە ڕێگا نادا بۆی بگۆڕێ، یان لە خوارەوە کۆمەڵی خەڵکی پێنەگەیشت و نەبوونی تەزکیەیەکی باش، پەروەردەبوونێکی پارسەنگ وای کردووە کۆمەڵی هەلپەرست بە دوای مەساڵیحا بگەڕێن و خۆیان بێنە پێش. عادەتەن ئەوەش لە هینی ئیسلامیا کەمترە. لەبەرەوە زەروری دائیمە ڕەوتێک کە تەشکیلێ بێ، حیزبێک کە تەشکیلێ بێ، جەماعەتێک کە تەشکیلێ بێ، وا نەزانن خەڵکێکی تایە مەعسوومە. لەسەری سەرەوەش ئەوەی کە ئەمیر، ئەوەی سەرکردایەتیە، ئەوەی ئەمیندارە، ئەوەی هەرچی شتێکی ناوە برێ، خەڵک وا نەزانێ خەلیفەیەکی مەعسوومە. قابلی ئەو بێتە خوار، قابلی ئەو بێتی چیکە، قابلی ئەو بێ بە خەڵک بە ئازادی هەڵیە بژێنێ یا یێنێتەوە خوار. پاشان ئەندام چست و چالاکە بێ ئەگەر هەستی کرد
ئەم سەرکردایە ئەم سەرکردایەتە پێگەێنێ بەڵام ئەگەر هەستی کرد ئەم سەرکردایەتێ کاکە هەر بۆ ئەوەیەتی وەڵا پارەمان بۆ کۆکەنەوە کرێخانووە دەین و پارەمان بۆ کۆکەنەوە پارەی فڵانش دەین و بەسەراحەت بیستمانەتەوە کە خەڵک لە بەریتانیا وەڵا من پارە نادەم خەڵکێکی کە بڕوا سێژنەی پێبێن یا وەڵا پارەمان بۆ بنەرەوە کرێخانووی ئەو برایانە ناتوان کرێخانۆکە بدەن ئێ باشە تۆ پەیامت دامەزراندووە 800,000 یۆرۆ داوە بە کرێی ساڵێکی 800,000 یۆرۆ یعنی 1 ملیۆن دۆلار تۆ لەکوێت بوو پێشت ناخۆشە بڵێن ئێران داوێتی پێت پێشت ناخۆشە بڵێن تۆی احتیوا کرد و خستوتیە ناو تەلەڤیزیۆنەکە بەهەرحاڵ خوای گەورە ئێمە شێوە سەلامەت و سەرکەوتوو کە یارمەتی دەرمان بێت لە دروستکردنی جەماعەتێکی مەرجەعیەتی جوامێر و ئازا و چاوکراوە دوور لە هەڵەشەیی و نەفەسکورتی و دیدلێڕی و لاسەنگی و دوور لە کە پابەند نەبێ بە قورئان و سونەت هیوادارم خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ لە چاوکردنەوەمان لە تێگەیشتنمان لە پابەندبوونمان بە قورئان و سونەتەوە بەو شێوەی کە خوای گەورە ئێوێ هیدایەتمانی بۆ بدە و لە کەرەم و فەزلی ئەویش بە زیاد بێ کە ئەلحەمدولە عەقڵمان بە ئیشەکانش کرد پەی بە ئیشەکانە بین ئەوەندە شارەزای کردوون کە بتوان خۆمان بناسین پێویستیمە لە سعودیەوە چاوەڕێ بکا کاکەی مەدخەمە ڕەحمەتی خوای پەروەردگاری خۆمان عقلمان بە شتەکانش کرد پەی پێ ئەبین لێی تێ ئەگەین و تەجروبەیەکی باشمان لەبەردەستە هەیە بە فەزلی خوای گەورە ڕەوتێکە ومێدەوارم کە بتوانین لە ڕووی ئیدارەی کۆمەڵکاریەکەیەوە باشتر پێ هەڵگرین هیچ پەلەتان نەبێ لە ماوەی ئەم ساڵی داهاتووشە ئینشاءڵڵا ئەم دەرسانەش کە ئەیخوێنین وردە پەی بەوەش ئەبین کە ئیدارەیەکی کۆمەڵکاری بەهێزیش چۆن نەتوانین دروستکەین هەروەکو کە زەمینە فکرێکە و خطابی سیاسی و تەزکیەی نەفس و کۆمەڵکاریەکە توانین دروستکەین خوای گەورە یارمەتی دێرمان بێ خوای گەورە بمان کە بە ئەداتی قەدەری خۆی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.